بەڵێ بینەرانی یازی سڵاوتان لێبێت بنیارگار فایەخم ئەم شەو بۆ باسی ڕۆژ لەگەڵتانە بم داوای لێبوردنەکەم کە بەرنامەکە چەند خولەکێک دواکەوت باسی ڕۆژی ئەم جارەمان لەگەڵ بەڕێز دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی میحوەری پردەی هێزی پێشمەرگەی کوردستانە مەبەستمە لەگەڵ جەنابیان لەسەر کۆمەڵێک پرسی تایبەت بە هێزی پێشمەرگەی کوردستان و بە دیاریکراوی تایبەت بە کەرکووک گفتوگۆ بکەین لەوانە دۆخی ئێستەی کەرکووک دۆخی ناوشارەکە دۆخی سیاسی و وەکو وترێت ئەسکەری و ئیداری شارەکە پارتی دیموکراتی کوردستان تێڕوانین و دنیابینی چیە بۆ چارەسەرکردنی و کێشانەی کە پەیوەستن بە کەرکووکەوە و زیاتر ناڵێم لە پێشەکەکە چونکە بۆی کاتەکە استیغلال بکەین باسی دۆخی کەرکووکەکەین بەگشتی دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی میحوەری پردەی هێزی پێشمەرگەی کوردستان سوپاستانەکەم بۆم دەرفەتە بۆ پرسیارە دەست پێکەم لە ئێستادا دۆخی کەرکووک چۆنە دۆخی هاوڵاتیان و ئەمنیەتی شارەکە لە چه ئاستێکدایە؟ پێشەکەی سەڵاو بۆ گیانی شەهیدە سەروەرزەکانی کورد و کوردستان، سەڵاو بۆ شەهیدانی بەناو ئەنفالکرا و سەڵاو بۆ پێشمەرگە قارەمانەکان. ئێمە لە میحوەری پردێنین، لە میحوەری ڕۆژئاوای کەرکووک جەبهەی پردێن بۆ ئاگاداری جەناب. بەنسبەت ڕەوشی منطقە ئێستا تا حەدێک ئارامە دوای ئەو نەبەردەی کە لە 20 ئۆکتۆبەر لەم جەبهەیە لە جەبهەی پردێ کە هێزەکانی داگیرکەر بەدەست ڕاکێشانی تاخمێکی بەکرێگیرا و بە تەمای ئەوە بوون کە پایتەختی کوردستان بخەنە لەژێر کۆنترۆلی خۆیان، بەس پێشمەرگە سەربەرزەکانی کوردستان لەژێر فەرماندەی میحوەری ڕۆژئاوای کەرکووک لیان هاتنە دەست هەڵەواسا و توانیان زەربەیەکی زۆر کوشندەیان لێ بدەن و زیانێکی گەورەیان پێ بگەێنن بەرەو دواوە ڕاوێن بنێن. بەنسبەت ناو شاری کەرکووک ئێستا وەکو هەموو ئەزانن دڵی خەڵک ناڕەحەتە. گەلی کوردستان، خەڵکی کوردستان، هەموو کوردستانیەکی خاون وجدان و کەرامەت ناڕەحەتە لە وەزعی هەیە کە شارەکە بە خیانەت لە ڕۆژێک لە 16 ئۆکتۆبەر خرایە بەر هێرشی داگیرکەران و خەڵکە دڵسۆزەکەی پەراکەندە بوون، دەربەدەر بوون لە دووس لە خانەقین لە کەرکووک زیانی گەورەیان پێگەیشت. بەڵێ دکتۆر جەنابتان ئێستا لە پردێوە لەگەڵ ئێمن مەبەستمە ئەو پرسیارە بکەم وەخۆشت ئاماژت پێدا کە هەوڵێکە بووە پێشتر بۆ ئەوەی بە شێوەیەک لە شێوەکان بێنە ناو پایتەختی کوردستانەوە. ئێوە کە ئێستا لەوێ خۆتان و هێزەکەتان جێگیرن و لە ئامادە باشیدان، ئایا ئەمە بە مانای ئەوە دێت کە هێشتا مەترسی ڕوبەڕووبوونەوە هەیە، هێشتا نیەتێکەیە لەلایەن ئەو چەکدارانەی کە لەوێن کە هێرش بکەنە سەر ئێوە یان هێرش بکەنە سەر شارێکی کوردستان؟ بڵێ هێشتا ئەو مفاوەزاتێکە قەرارە لە بین هەرێمی کوردستان و حکومە ئیتیحادی کە بەڕێستان و هاوڵاتیان سەربەرزی کوردستان چەند جاگوێیان لێ بووە کە داوا کراوە، بەڵام تا ئیستا بەو جدیەتە نەهاتوونەتە پێشەوە تاکو ئەو ئیتیفاقە لە بین حکومەتی هەرێمی کوردستان و هەروە حکومەی بەغدا ئەنجام نەدرێ، ڕێک نەکەون. ئەو تەوەتورە و ئەو تەوەقع هەموو کاتێک هەیە کە کێشە دروست بێت. بەڵێ بەنسبەت دۆخی ناوخۆی کەرکووکەوە لە ئێستادا حکوومەتی عێراقی حکمی ناو کەرکووک ئەکات؟ بەڵێ ئێستا ئەو حکومە ئیتیحادی ئیمڕۆ هەتاکو ئێستا لە ناو کەرکووکەوان دەست باڵان بەداخەواڵن زۆر جار بەداخەوە مەجموعەیەک کەسی نەفام لە ناو لایەنێکی سیاسی کوردستان کە ژێر بەژێر ئیتفاقیان کردبوو ئەو هێزە یان هێنا خەڵکی کەرکووکیان تووشی ئەو وەزعە کرد. لە حاڵەتێک بوو ئەو وەختە ئێمە لە ناو ڕووداوەکان بووین کە لەگەڵ ئەو میحوەری چوار کە لە باشووری کەرکووکە لە گفتوگۆ بووین، بەڵام بەداخەوە هەستمان کرد و خۆشیان بە ئاشکراوتیان ئەوان ڕێککەوتون کە ئەمانە بهێنن دەمان خەڵەتان ویانیان کڵاویان کردووە سەریان و توێن دوایی یەکی کەرکووک تەسلیمی دەستی ئێوەکەین. ئێمە ئەمانزانی ئەمە
فێڵە بەڵام ئێستا ئەوانە هاتوونە حیساب و کەس ناکەن ئیهانەی ئەوانەشیان کردووە کە هاوکار بوونە لەگەڵیان ئێستا نایلن چەکی شاڵگرن و هیچ اعتیبارێک و احترامێکیان نییە ئەوانیش بە کۆیلایەتی لەوێ نەماون بەداخەوە ینی بەڵام خەڵکی بە کەرامەتی کەرکووک خەڵکی سەروەرزی کەرکووک خەڵکی دڵسۆزی کەرکووک من دڵنیام نایلن ئەوانە ئستەقرار بکەن حتاکو کەرکووک ئاسایی نەبێتەوە. باشە دکتۆر ئەگەر حکوومەتی عێراقی حکومی شارەکەکە بۆچی ترس هەیە لە ناو کەرکووک تۆقااندن هەیە هەڵکوتانە سەر ماڵەکان هێشتا هەیە یعنی ئەکرێت حکوومەتێک وەکوواڵێ لەگەڵ هاوڵاتیەکانی خۆی لەگەڵ شارێکی عێراقی وەکووەوانەڵێن بەم شێوەیە مامەڵە بکات؟ کاکە ئەوە ڕاست ناکەن ئەوانە هاتوون بۆ فەرهوت هاتوون حتا قسمێکی ئەوانەی لێرن لە نیزگن لە ئێمە ئاگامان لە ڕفتارەکانیان هەیە وتیانە فەرهوت کەم بووە لە وتیان لە دووس فەرهوت باشتر بوو لە ناو کەرکووک لێرە و لەوێ بەشەوانە چەند خەڵکە گرن خەڵکە تۆقێنن ماڵی خەڵک ڕوودەکەنەوە ماڵیان تەقانوتەوە ئەمانە نهاتوون بۆ ئستەقرار هاتوون ئەمانەیە کارانە ئەکەن حەشتی شعبین یان پۆلیسی اتحادین یان کێن؟ وەڵی هەموو ئەوانەی سەر بە بەغدا بن هەمویانن ینی بەتەکیت حەشتش گروپی مختلفیان تێ ینی جەماعەتێکیان ئەوەی لەوێ بوون ئەوە ڕۆشتنەوە ئەو سەرایە سەلام ئەوانە تا حدێک باشتر بوون لەوەکانتر بەڵام ئەوەکانی تریان هەموو ئەیکەن پۆلیس شەیکە پۆلیسی اتحادی شەیکاتن حتا قسمێک لە پۆلیسی محەلیش کە هاوکاریانن ئەوانەی کە لەوێن و کینە لە دڵندش بە کورد و کوردستان محاولاکەن کە چەند پێیان بکرێ ئەو ژەهرەی لە دڵیان پەنگی خواردوەوە بڕشێن. بەڵێ دکتۆر کەمال بۆچی پارتی دیموکراتی کوردستان ینی چەندین جار من گوێم لە بەرپرسە باڵەکانی پارتی بووە پێیان وایە ئەڵێن کە کەرکووک شارێکی داگیر کراوە بە پێی چ پێدراوێک ئێوە کەرکووکتان پێ داگیر کراوە؟ نسبەت یەکەم کەرکووک ئەنجومەنی پارێزگای خۆی هەیە ئەوە کەرکووک بە پێی مادەی 140 ئیستیسنا کراوە بە پێ قانونی برێمەر کە ئەو ئەنجومەنە و پارێزگاکەی پارێزگایەکی شەرعیە پارێزگارێکی شەرعیە لەوێ نامێنێتن ئەمانە هاتن ئەمانیان دەرکردووە ئەنجومەنەکە تۆقێنراون ئەوەی دڵسۆزی شارەکە و لەسەر شارەکە هیلاک بوونە ئیستا هەر مەجموعەیەکی لە شوێنێکن و پاشان سەربازیان هێنا حەشتی شعبیان هێنا کە میلیشایەکە داخلی شارەکەیان کردووە جادەکان بە هامەر و بە تانک و هەروە ئەو شوێنە ڕئیسیەکان و ئەو شوێنانەشی کە وەختی خۆی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە پارێزگارێکی بە ئەنجومەنێکی هەڵبژێردراوی ئەو شارەیە خەڵک بە دیموکراسی دەنگی پێداوە ئێستا لە کار خراوە ئەو پارێزگارەی کە ئەنجومەنەکە دەنگی پێداوە پارێزگارێکی شەرعی ئەو شارەیە ئێستا بە کیفی خۆیان لایەندا و یەکێتریان بە وەکالەت لە جێگەی داناوە محاوەلاکەن بە کیفی خۆیان حتا قسمێک لە مدیر دایرەکان یعنی شارەکە ئەمڕۆ داگیر کراوە لە بندەسی هێزێکی یاسایی بە پێی یاسا نابێ سوپا بڕاتە ناو شارەکە نابێ میلیشیا چەکدار بکرێ و بڕاتە ناو شارەکە ئیتر ئیمڕۆ ئەو نایاسایی و نادەسووری لە بەغدا ئەکرێت لە شوێنێکی دنیا ناکرێت. یەکێک لەو ڕەخنانەی لە سەرکردایەتی سیاسی کوردستان و لە پارتە سیاسیەکانی کەرکووک دەگیرێت کە پارتی دیموکراتی کوردستانیش ئەم ڕەخنەیە دەیگرێتەوە ئەمەوێ وەڵامی تۆ بزانم ینی ئەوترێت پارتە سیاسیەکانی کوردستان ئەزانن کەرکووک لە چ دۆخێکدایە ئەزانن خورماتوو لە چ دۆخێکدایە ئەزانن لە ڕووی ئیداری و لە ڕووی سیاسی و لە ڕووی سەربازیەوە ئەم شارانە خۆیان و هاوڵاتیانی شارەکان و تەنانەت پارتە سیاسیەکانیش لەبەرەوەی ڕێگری لە چالاکی حزبی و هەموو جۆرە چالاکیەکی کورد گیراوە دەناڵێنن. پرسیارەکە لە ئێستادا ئەوەیە ئێوە بۆچی هەوڵ نادەن دۆخی کەرکووک ئاسایی بکەنەوە؟ پارتی چه هەوڵێکی بە ئاراستەی ئاساییکردنەوەی دۆخی کەرکووک ناوە یاخود چه هەنگاوێکی بەو ئاراستەیە ناوە؟
ئاسایی لەژێر احتلال ناکرێتن ینی تۆ سوپات لەوێ بێ حەشدت لەوێ بێ ملیشیات لەوێ نەبێتن ئاڵای کوردستان دابگریتە خوارەوە خەڵکێک بێنیت لەوێ فەرزکەیتە سەر ئەوە بتەوێتن خەڵکەکە ئیدارەکە بە کۆیلایەتی بژێتن خەڵکی پارتی ئێوێ خەڵکی کوردستان و لایەنە سیاسیەکان و ئەنجومەنەکەی بەسەربەرزی بە کەرامەت بڕاتەوە شارەکەی نەک بارەگاکەت بڕاتەوە پۆلیس حیمایی بکاتن ئێستاوەی ئێمە ئەو زانیارانی زانیمانە کە حتا ئەو لایەنەی کە هەموو ئەو زەخت و ئەو بێ احترامیەی قبول کردووە بەس بۆ ئەوەی نان بخوا و بژێ و بخەوێ و هەڵسێ اینجا پێشیان توە بێ حیمایەکانت پۆلیس بێتن بە ناوی پۆلیسەوە بێتن نابێت پێشمەرگە لەوێ نەهەبێتن لە هەمان کات کەسانێکی تەرحکم لەوەیەکەن ئەمە ئەڕاتەوە هەر دیکۆرە هیچی لە دەست نییە بۆیە پارتی کەواتە تا دۆخی کەرکووک بەم شێوەی ئێستا بێ پارتی دیموکراتی کوردستان نەوەکو حزب نەوەکو ئەندامانی ئەنجومەنی پارێزگاوانەی لە ناو لیستی برایەتین ناگەڕێنەوە کەرکووک ئەمە بەنسبێت لیستی برایەتی ئەوان ئازادن سەرچاوی مەرجعی خۆیان هەیە بیر و بۆچوونی خۆیان هەیە ئەوەی لە بەرژەوەند بێتواکەن ئێمە تەدەخل لە ئیشی ئەنجومەنەکە ناکەین بەڵام ئەنجومەنەکە بە دڵنیاییەوە بەرژەوەندی بەرزی کوردستانی لەبەر چاوە و لێیلا ناداتن ئەوانەی کە گوێداری پارتی بن ئەوەی ئێمازانین حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیوەندیەکی زۆر مرەکەزی دەرەوە و ناوەیە بۆ ئەوەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان بە کەرکووکیشەوە بە احترامەوە ڕێزی لێ بژیرێتن و ئەوانەی ئەو تاوانانەیان کردووە ئەبێتن بەرەو دواوە بڕۆن و خاکی کوردستانیش ئەبێ بۆ کوردستانیان بمێنێتن گشت ئەو کوردستان لە گشت پێکاتەکانەوانەی لە کوردستان هەژێت ینی دڵنیا بن ئەمە ینی دکتۆر ئێوە تاکەی چاوەڕێیەکەن کە گفتوگۆکان ئەنجامی هەبێت کە دۆخی هاوڵاتیان دۆخیێوانەی ئاوارە بوون لە شارەکە زۆر زۆر سەختە ڕاستە سەختە بەڵام کەرامەت لە ئاوارەبوون عەزیزترە لای هەم ئینسانێکە کەرامەتی هەبێ ئینسانی کەرامەتی هەبێ ئاوارەبوونی لا عەزیزتر و بە شەرەفەتتر و بە کەرامەترە لەوەی بە سەرشۆڕی بە شێوازێک بە کۆیلایەتی بژێت بەس بۆ ئەوەی نان بخوا و ئاو بخوا پێشمەرگەش لەگە خەڵکی کەرکووکە لەگە کوردستانە و دڵنیا بن کەرکووک بۆ کوردستانیەکان و بۆ بەسمە و پرسیارە بەڕاشکاوی بکەم مقاومەت و بەرەنگاربوونەوە یەکێکە لە بژاردەکان بە نسبەت هێزی پێشمەرگی کوردستانەوە ئەگەر دۆخەکە تاماوەیەکی توولانی وا بەردەوام بێت بە نسبەت پێشمەرگە لەو پڕیامەدە باشیە ئێمە هەمووتان نەزانن هەموو دنیازانێ لەو جەپەی پردێ میحوەر ڕۆژاوای کەرکووک وانەیەک درا بە ناحەزان بەوانەیە یانەویست دەرباز بن و بەرەو پایتەختی کوردستان بڕۆن کە باوەڕ ناکەم قەت لە بیریان بچێتەوە و ئەگەر لایەکەی تریش هاوسەنگ بواە وەکو ئەوەی لێرە کرا باوەڕ بکە لە چای حەمرین شەکرانەوە دیوە بەڵێ دکتۆر لە ئێستادا مادام ئەو باسە ینی کرد مەبەستمە ئەو پرسیارە بکەم بۆی لای بینەران وەڵامی شداوەتەوە لە جێگەیەک لە چەند جێگەیەک بەڵام مەبەستمە دووبارە پرسیارەکە بکەمەوە بۆی ڕوون بێتەوە بە ناوی جەنابتەوە نامەیەک بڵاو کراوەتەوە یاخۆت نامەکە دیار نییە بەڵام بەنووسین بڵاو کراوەتەوە ئەوترێت گوایە لە ماڵی دکتۆر کەمال کەرکووکی فەرماندەی میحوەری ڕۆژئاوای کەرکووک ئەم نامەیە دۆزراوەتەوە کە بۆ سەرۆک بارزانی ناردووە سەبارەت بە ینی پێش 16 ئۆکتۆبەر وەڵامی تۆ لەم ڕۆوە بۆ ئەو کەسانە چییە و ئایا فعلەن ئەم نامەیە بوونی هەیە یان ئەمە بڵین بە شێوەیەک لە شێوەکان وەکو وترێت بوختانە و هەڵبەستراوە من نامەکەم خوێنەوە خۆمیش بینیم یەکەم هیچ بنەمایەکی نییە ئەسڵ و ئەساسی نییە دوورە لە حەقیقەت دوورە لە واقع لەو منتەقەیەش من ماڵم نییە هەر بۆ ئاگاداری جەنابەت من وەک پێشمەرگەیەک ڕاستە بەرپرسی میحوەر بووم لەگەڵ پێشمەرگەکان لە میحوەر ئەماینەوە ئەمە دوو ماڵی من لە پایتەختی کوردستانە و پایتەختی کوردستانیش سەربەرزە لەژێر ئاڵای کوردستان نەژێتن و
پێشمەرگای پارێزێتن دەستی ناحەزان نەگەیشتونەتە ئەوێ چی ئەوانەی بە خیانەتکار و خاین و خۆفرۆشن چی ئەوانەی ویستیان کوردستان داگیر بکەن ئەمە دوورە لە واقع دووش ناوڕۆکی ئەگە بروسکەیە بۆ جەنابی سەرۆک کە سەرۆکی ئێمەیە هەمیشە و جێگەی ڕێز و احترامی ئێمەیە بە نووسراو ناندرێ ئەو جیهازمان هەیە و بە جیهازنێری بەڵام دووش کلیشەکەش لە کلیشەی ئێمە نییە ینی هەندێک شتی تایە فەرقە لەگەڵ ئەو کلیشەی کە بە تەبیعی لە محور بەکارمانێن ئەمە جەماعەتێکی ئەوانن خیانەتکارانی 16 ئۆکتۆبەر دکتۆر بڵاوکردنەوەی هەواڵێک یاخۆی نامەیەکی لەم جۆرە لە ئێستادا بۆچی یەک دقیق خوا یەک دقیقکە ئەمانەی ڕویان خۆیان و لە پێشی مێژوو لە پێشی میلەت لە پێش گەلی کوردستان ڕەش کرد دەستی نەیاریان گرت هێنایەنە دووس ئەو ئاگرت لە ماڵانە بەردرا ئەو خەڵکە شەهید کرا هەروە بۆ خانەقین و بۆ کەرکوب ئێستا ئەیانەیە ڕووی خۆیان سپی بکەن یان ئەمە لەسەر خۆیان لادەن باسی بروس ئەواکەن باسی ئەوواکەن کە ئێمە لەوێ و تومانە شەڕ ناکەین بەس لە پردێشە ئێمە لە پردێ ئابرازمان شکان تی 72 شکان 16 هامەری ئەوانەی کە تەماحی ئەم بەریان کرد و کوژرا بەبێ ژمارە کوژرا و برینداریان هەبوو ئەکرێت و لە چەند کیلۆمەترێک شەڕێک بکەیتن دەرسی بدەیتە دوژمن بە مێژوو لە بیری نەچێتن لە جیەکیش بڵێ وەڵا ئێمە لێرە هیچ ناکەین ئەمە سەر لێ شێواوی ئەو لایەنانەیە من تەمە ناکەم ئەو لایەنە سیاسی کە ئەم کەسانەی لە ناوێنە بیدەنە دارکە بێتن نابێتن ئەم خیانەتە گەورەیان کرد بەرامبەر گەلی کوردستان بەرامبەر دڵی کوردستان ئیمڕۆ هەمیسان لەونەوە قەرار بەدەست دکتۆر کەمال وەکو بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان مەبەستمە چەند جارێک من لە باسی ڕۆژ ئەم پرسیارەم کردو دووبارە ئەمەوێم پرسیارە بکەمەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەوڵی ئەوەدایە کە پارێزگارێکی کورد لە پشکی یەکێتی بۆ کەرکووک دابنێن ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان پشتگیری یەکێتی نیشتیمانی کوردستان ئەکەن بۆ دانانی پارێزگارێکی نوێ بۆ کەرکووک ئەمە بەنسبەت پارێزگاری نوێ بۆ کەرکووک ئەوە لە داهاتوو ئەنجومەنەکە بڕیاری لێدا تا ئیستا بەلای من کاک دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری کەرکووک ئەوە بە ئەنجومەن دەنگی پێداوە و ئەبێ ئەو ئەنجومەنەش دەنگی لێ بسێنێتەوە پاشانێکێکی تر ئەمە ئەنقلابی کراوەتە سەر ئەو بەڕێزە نابێتن لەبەرەوە تا ئەو ئەگەر بەبێ پارتی و یەکگرتو لە ناو ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەم دەنگدانە کرا ئێوە هەڵوێستان چییە بێت؟ ئێمە بەنسبەت هەڵوێستمان ئەنجومەنی پارێزگا هەڵوێستی خۆی ڕاگەیەنێتن و بەتەکیید ئەو تاوان هەر کەسێ ئەوە بکە ئەگەر ئینسانێکی دڵسۆز بێتن هەر لایەنێکی سیاسی بێت من زۆر ڕێزم بۆ یەکێتی نیشتیمانی هەیە مەبەستم لەو وانەی خیانەتیان کرد ڕاستە لە ناو یەکێتی نیشتیمانی بوون مەبەستی من گشت یەکێتی نیشتیمانی نییە مەبەستم ئەو کەسانەیە مەجموعە ئەشخاصێکە هەموو دنیا الحەمدولله ئەیناسێتن ئیمڕۆ ئازانن کێ بۆ خیانەتەکەیان کرد بەنسبەت پارێزگاری کەرکووک بە پێی یاسای برێمەر ئەو ئەنجومەنە بۆی هەیە ئەم پارێزگارە لابدایان یەکێت لە جێگایدا بناتن ئەگەر شتێک بکەن ئەوە ئینقلابە ئێستا زۆر شتیان کردو مەسەڵەن ئیمڕۆ بیستمان محکەمەی ئیتحادی بڕیارێکی دەرکردووە دژ بە مافی مرۆڤ دژ بە پرۆسەی دیموکراسیە دژ بە پەیمان و بڕیارەکانی نەتەوە یەکگرتووەکانە دژ بە دەستوری عێراقە دژ بە مادەی 117 عێراقە دژ بە مقدمەی دەستوری عێراقە یعنی کیف خۆیان مەسائلی سیاسیە یانوێ فەرزیکەن لەبەر ئەوە ئەکە بە باسکردن لە پرسی ڕێفراندەم دکتۆر ئێوە پێتان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستانیان هەر کەسایەتی و سەرکردەیەکی سیاسی لە ناو هەرێمی کوردستان بتوانێت بڕیار بدات بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕێفراندەمی سەربەخۆیی وەکو بڕیارەکەی یاخود ئەو هەواڵی کە بڵاو کرایەوە کە محکەمەی ئیتحادی عێراق وتویەتی ئەمەی کراوە نادەستوری بووەوە یعنی سەرۆک بارزانیش لە نوێترین بەیاننامەی ئاماژەی بەو داوە کە ئەم بڕیارە سیاسیە و هەرگیز بڵین دەستوری و یاسایی نییە. ڕاستە ئەوەی جەنابی سەرۆک فەرموویەتی ڕاستە ئەمە سیاسیە نە دەستوریە نە یاساییە
یەکەم بڕیاردان بۆ دیاریکردنی مافی چارەنووس ئەمە مافێکی نێودەوڵەتیە لەو کاتەی نەتۆیە گرتوەکان کە بڕیاردان بۆ دیاریکردنی چارەنووس لە بنەماوە لە پرینسیبەوە گۆڕیان بۆ ماف ینی بووە مافێکی نێودەوڵەتی مافێکی جیهانی کە لە دەستور هەبێ یان نەبێ هەرگەلێک لەسەر خاکی خۆی مافی خۆیەتی بڕیار بدە بۆ دیاریکردنی چارەنووسی خۆیان ئەمە بڕاوەتەوە ئەوەش پەیبەست نییە بۆی لە دەستوری ئەو وڵاتە هەبێ یان نەبێ لێرەش لە دەستوری عێراق نەوتراوە ڕفراندۆم حکومە ئیتیحادیەکە حەسریە وای نەوت باسی نەکردو نەشی وتووە هەرێم و محافزەکان مافی ئەوەیان نییە ڕفراندۆم بکەن بێدەنگە سامتە لەبەرەوە مافێکی سروشتی خەڵکی کوردستان بۆ ئەو کاریان کرد و ئەوەش کەس ناتوانانی هەڵی وەشێنێتەوە ئەگەر دکتۆر ڕفراندۆمێک ئەنجام بدرێت ئەگەر برا خۆت ئەگەر ڕفراندۆمێک ئەنجام بدرێت خوا مجالم بدات ڕفراندۆمی ئەنجام بدرێت بۆ ئەوەی بڵێ ئەی گەلی عێراق ئەی گەلی کوردستان ئێمە نامانەوێت بەسەر بەخۆی بژین ئێمە ئەمانەوێت کۆیلە بین بن دەست بین لە بن چەپۆکی خەڵک بین بخرێتە ڕفراندۆم ئەگەر لە 93 بەسەرەوە دەنگی هێنا ئەو جا ئەتوانی بڵێتن ئەم ڕفراندۆمەی کە 92 لە سەدی هێنا ئیمڕۆ ئیشی پێ ناکرێتن بەڵام ئەمە بووە جزێک لە تاریخی کوردستان نەسەرۆکی کاتم تەواو بووە پەرلەمانی کوردستان نەحکومەتی کوردستان نەگەشت حیزبەکانی کوردستان نە محکەمە ئیتیحادی عێراق نە پەرلەمانی عێراق نە سەرۆکی ئەنجومەن و وزارای عێراق بۆی نییە ئەو ڕفراندۆمە هەڵوەشێنێتەوە ڕۆژێک شەبێ کوردستان کەواتە ڕازیبوون بە هەڵوەشاندنەوەی ئەنجامی ڕفراندەمی سربەخۆیی ڕازیبوونە بە کۆیلایەتی و ژێردەستەی بە نسبەت بە تێڕوانینی ئێوە بە تەکیید ڕازیبوونیش خەڵەتە ڕازیش بێتن هەر ناتوانانی ئەوە هەڵوەشێنێتەوە ینی ئەوانەی ئیشەکەن بۆ ئەتوانی تاخیرکی ئەتوانی تەجمیدیکەی بەس ناتوانانی هەڵوەشێن زۆر سپاس دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی محوەری پردیای هێزی پێشمەرگەی کوردستان ڕۆژ ئاوای کەرکووک هاوڕێیانم بە هەڵە زانیاریەکەیان داوە بە من دکتۆر کەمال کەرکووکی بەرپرسی محوەری ڕۆژ ئاوای کەرکووکی هێزی پێشمەرگەی کوردستان سپاس بۆ زانیاریەکانتان سپاس بۆ کاتێ بەێمەتان بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا باسی ڕۆژێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا.